پیرۆز بێت یانزدەی خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران. یانزدەی مانگی خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێرانە. 38 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا لە کۆنگرەی دامەزرێنەردا حیزبی کۆمۆنیستی ئێران لە کوردستانی شۆڕشگێڕ دامەزرا. لەم ڕۆژەدا یاد و بیرەوەری خەباتکارانێک کە لە ڕیزەکانی ئەم حیزبە لە زیندان و لەژێر دڕندانەترین ئەشکەنجەکاندا ئێعدام و تیرباران کران یان لە سەنگەرەکانی خۆڕاگری شۆڕشگێڕانە لە کوردستان لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی ئازیزیان لە پێناوی ڕزگاری ئینسانی چەوساوە و سەملێکرا و فیدا کرد. ڕێز لێ دەگرین و درود و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان. هەروەها لەم ڕۆژەدا ڕێز لە خەبات و خۆڕاگری کرێکاران و کۆمۆنیستە بەندکراوەکان و هەموو بەندکراوانی سیاسی دەگرین کە بۆ دیفاع لە باوەڕ و بەرنامە و ئامانجەکانیان بەرەنگاری ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بوونەتەوە و لە نامرۆڤانەترین بارودۆخدا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەسەر دەبن. بە هیوای ئەوەی کە خڕۆشی خەبات و ناڕەزایەتی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و ستەملێکراو ڕژیمی کۆماری ئیسلامی لە تەختی دەسەڵات بێنێتە خوار و هەموو بەندکراوانی ئازادی خواست بەسەرکەوتن و بە بزەی خۆشی لەسەر لێو بگەڕێنە ناو باوەشی ئازیزانیان. پیرۆز بێت یانزدەی خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران.